بەڕێزان خورمایەکێک لەو خواردنە تایبەتانەی کە تام و چێژێکی خۆشی هەیە لەگەڵیشە سوودەکانی چەندێک باز بکرێت تاوا ناکرێت و یەکێکە لەو خواردنانی کە سەرچاوی دورگەی عەرەبی بوو لێو بە هەموو جیهاندا بڵاو بووەوە تا دەوترێت هەر جۆرێکی خورما لە جیهاندا هەبێ ئەو سەرچاوەکەی هەر لێوە بۆ لێوە بڵاو بۆتەوە لێکەم جارە جا ئەمەمانێ ئەمڕۆ جەختکەینەوە سەر سوودەکانی خورما بزانین چۆن بخورێ باشە تایبەتمەندیەکەی چێ بە تایبەتیش کێمە لە وەرزی خورماداین لە بازارێکی زۆردا خورمای جیاواز هەیە ئەوەی کە چۆن هەڵی بژێرین چۆن بەکاری بێنین بەخۆی بابەتێکی گرنگە و چۆن هەڵی بگرین بۆی کە ماوەیەکی زۆر بتوانین سود لەم خورمایە ببینن چەندین بابەتی گرنگ دەربارەی خورما لەم تەوەرە باز دەکەین بە میوانداری هاوڕاست قادر و دەبێژی کۆمەڵی ڕۆکناسانی کوردستان کاکا هاوڕاست بەخێر وێ سپاس بۆی کە بەدەبووی لەوان باسێکی تایبەتمەندی خورما بکەین وەکو دەستپێک بە ناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا دەستان خۆش بێت بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە ئەم تەوەرە ئێوە تەوەرێکتان هەڵبژارد و باسی لێەوە بکەین کە یەکێکە لە میوە نازدارەکانی بەهەشت کە خی گەورە بۆ مرۆڤایەتی خوڵقانەوە و دەرگای هاتنە ناوجیهانیەوە لە وەکو جەنابتان فەرمووتان لە دورگای عەرەبی بووە و بە تایبەت سعودیە یەکێک بووە لەو وڵاتانی کە زۆرترین جۆری خورما و لە مەدینە کە مەسەڵەن خورمای عەجوەی تیا بەرهەماتوە ئەمە پێمان ئەڵێ کە هەم خورما پیرۆزە و هەم بە نرخە هەم گرنگە جا ئەوەی کە بەهای خورمای زیاتر کردووە لامان بەرەکەتی خورماکە خۆیەتی کە لە هەر ناوچەیەک بوونی هەیە بەرەکەتەکەی زۆر زۆرە و هیچ خورمایەکیش نییە بڵێن ئەمەندە کوالێتیەکە خراپی هەبێ کە بەکار نایە بۆ خواردن و هەر ئەو حەدیسانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی لێوە کردووە وەصفی لێوە کردووە بە ئێمە ئەڵێ کە بەڵێ خورما گرنگە بەهایەکی خۆراکی زۆر زۆری هەیە پێویستە ئێمە ڕۆژانە بە بەردەوامی بەکاری بێنی هەر لە مناڵی تازە پێگەشتمانەوە هەتا پیریمان و هەتا مردنیشمان هاوڕاست بە گوێرەی جۆرەکانی تۆ بڵێ سوودەکانیشی بگۆڕ کە چەند جۆرێکی هەیە زان نزیک بە 400 کۆمەڵێک سوودی هەیە کە نەگۆڕە کۆمەڵێک سوودی هەیە نەگۆڕە بەڵام هەندێک پێکاتە هەیە لە خورمایەک بۆ خورمایەکەوە گۆڕێ چونکە جۆری خورماکان زیاتر لە 40 جۆر خورما هەیە زیاتر لە 40 جۆر نوعێتی هەیە ئەمە بەرحی و چی ئەوانەی پێوترێ و هەر جۆرێکیشیان شکل و خی گەورەوەی قوڵخانەوە خورمایە شکلی جیاوازە غرامی جیاوازە هەندێک پێکاتی جیاوازی تایەوە تامەکەشی ئەگۆڕێ لە هەر خورمایەک بۆ خورمایەکی تر بەڵام خورمایەک نییە وەکو بڵین نەخواردنی باشتر بێ یا بڵین ئەگەر ئەم خورمایە بخۆین زەرەرمان پێ بگەێنێ نەخێر بە پێچوانەوە هەمووی سوودی هەیە بەڵام سوود بۆ بڵین خورما بۆ خورما سوودەکەی باشترە بێت مەسەڵەن خورمای عەجوە یەکێکە لەو خورمایانەی کە زۆرترین پێکاتەی بڵین پێکاتە ڤیتامینەکان و کانزاکان لەخۆ دەگرێ و کاریگەری زیاتری ئەبێ لەسەر تەندروستیمان زۆر باشە ئێستا وەرزی خورمایە پێت وایە لە ئێستادا کڕینی خورما و بەکارهێنانی لە وەرزەکانی ترا باشتریان ئەوە تا تایبەتمەندی هەیە ئەم وەرزە بۆ پێیکە لە بازارەکانە ڕێژێکی زیاتر لە خورما ئەبینرێ بەو پێی کە خورما خۆی میزاجی گەرمە طبعێکی گەرمی هەیە و لە ڕووی میزاجناسی خۆراک زانیەوە ئەو کەسانی کە لە بواری میزاجە کاریان کردووە شارەزایی باشتریان هەیە لە مەسەلەی تێگەشتنی میزاج مەسەڵەن چۆن کاتێک کە تۆ لە وەرزێکی گەرمای و خۆشت میزاجت گەرمە باشە پێویستە تۆ شتێک بخۆی کە تەبعەت سارد کاتەوە تەبعەت سارد کاتەوە مەسەڵەن چۆن ئێستا لە ناوچە عەرەبیەکانە بڵێن خورما وجودی هەبووە و پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ترۆزی خواردوێتی لەگەڵ ماست خواردوێتی بۆ مەسەڵەن ئەم دوانە تعدیلی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێتی بە گەرمی ئەم ساردی ئەو لە ناوە بم و بە ساردی ئەم گەرمیەکەی ئەو لە ناوە بم و تا تعدیلکردنیکی لە جسما دروست کردووە و لەم وەرزەیە کاتێک کە خورما پێ ئەگا خۆی سوودێکی زۆر زۆری هەیە ئللا بۆ کەسانێک نەبێ کە مەسەن تووشی سکچون بوون ئەو کەسانی لوسی ڕێخۆڵەکانیان توش بووە و یاخود شەکرەیانێ بەڵام ڕێژی شەکرەکەیان زۆر بەرزە ناتوانن هیچ زۆرە شیرینی و شەکرێک داغڵی لە ژیان بێ بجا تاخانە بێ شەکرەکە یا وەکو شەکرێکی سپی وابێت
کاتێ تۆ لە وەرزی خۆیان خورمات چنیەوە پێویستە لە بەفرگرە هەڵیگری ئەگەر لە بەفرگرانە بێت تێگەچێت و دواتریش کە ویستت بەکاری بێنی نابێ بە گەرمکردن بەکار بێتەوە ئەبێ دانرێ لە جەوێک و کەشێکی ئاساییە وردە خۆی بکاتەوە خورمایە و دواتر بەکاری بێنی و لە زستانە زیاتر کاریگەری ئەبێ لەسەر باشترکردنی تەندروستیمان و گەرمکردنەوەی جسممان بۆ بەکارهێنان ئەویستم ئەو پرسیارەکەم ئەگەر مانێ ماوەیەکی زۆر هەڵیگرین بۆ مەسەوە زستان بەکاری بێنینەوە بە هەمان شێوە هەرە بێ لە بەفرگرا بێ یانەوە تا لە بەشی مجەمیدەکەیدا بنرێ کە میبەستیان چۆن من پار لە منتیقەی سموت لای کەلار لەوێ بۆم هات چەند سەبەتەیەک بوو لە مجەمیدەیە هەڵم گرت نا بەس عادەتەن تۆ هەر شتێ خەیتە بەفرگرەوە هەڵمێک لە ئەو سەبەتەیە ئەو لایلۆنە ئەو شتە دروستەکە ئەم دەوروبەرەکەی بەستێ بەڵام خودی خوورماکە خۆی وای لێ نایە ڕق بێت باشەوەش هەرمویمە ئەیسای خۆ برام تۆ سێریکە تەماشاکە زەیتەکان زەی باسی زەیتێکی زۆر تەندروستکەین بیکە سەلاجەوە نایبەست ئەیبەستێ بەڵام زەیتێکی زۆر خراپ نایبەستێ یعنی نابێ هەر تونگ نابێتەوە وەکو بەفرێکی لێنە شتێک هەنگوین ینی زۆر شتمان هەیە بە سارد و گەرما بۆمان دەرەکەی ئەسڵە یاخۆتنا خورماکەش بە حکمی هەبوونی ئەو پێک هاتە زۆری کانزایە زۆرانی تایە و ئەو میزاجە گەرمەی هەیەی بەرگەی ئەو بەفرگرە ئەگرێت بەڵێ و دوای 6 مانگە 5 مانگە 8 مانگە من خۆم بەکارم هێنا و تەبیعی هیچ کەشێکیشی نەبووە ئەو کانزانە چی تیاندایەتی و گرنگترین یان چه سوودێکی هەیە و جۆرە کانزان کە لە خورمادا هەیە بۆ مرۆڤ ئێمە وێنەیەکمان هەبوو لەگەڵ برا ئازیزانە ئەگەر دەرفەتیان هەبوو بیخەنە سەر شاشە زۆر باش بوو مەسەرەن ترشیتانێک لە خورمایە هەیە باشە کانزاکان وەکو مەگنیسیۆمی تایە مسی تایە ئاسنی تایە پۆتاسیۆمی تایە یعنی یەک لە یەک پێکهاتەکان گرنگترن کە لەوانەیە هەیە بیەکان بە گشتی کامل ڤیتامین بیەکان لەخۆ ئەگرێ و یارمەتی دەرێکی زۆر باشە زۆر دەوڵەمەندە هەمووی ڤیتامینات و کانزایە کە لە هەر 100 میلیگرامێکا چەندی تایە جا زۆرە ڤیتامینەکان ئەگەر بمێنێتەوە لەسەر شاشە من بتوانم بۆتان بخوێنمەوە چەندانەیەکی کەمیان مەسەڵەن بۆ نمونە باسی بیەکان بکەین باشە لە هەر 100 میلیگرامێکە 0.589 میلیگرام لەخۆگرێکە لە 112 ئەم 100 گرامەکات باشە بیشەشەکان لە 113 ئەکە ترشی فۆلیک لە 105ەکە ڤیتامین سی ڤیتامین ئی ڤیتامین کەی یەکێکە لەو ڤیتامینانەی کە دژی خوێنبەربوونە یاخود بۆ خانمێکە نەزیف بێت ئەتوانێت سوودی لێ ببینێ کالیسیۆم و ئاسن و مەگنیسیۆم ئەمانە بەڕێژەی لە 4 و 8 و 12 و زیاتریشی تایە کەواتە ئێمە ئەم کانزایانە ئەم ڤیتامینانە پێمان دەڵێن کە یارمەتی دەرێکی زۆر باشن بۆ پتەوبوونی جسممان بۆ پارێزگاریکردمان لە کەم خوێنی باشترین دەرمانە خورما باشترین دەرمانە بۆ ئەو کەسانی کێشە و نەخۆشی جگەریان هەیە باشترین دەرمانە بۆ ئەو کەسانی کە کێشەی ناڕێکی هەرسیان هەیە و قەبزن و باشترین دەرمانە بۆ ئەو کەسانی کە هەستی تێربوونیان درەنگە بێت مەسەرەن بیانەوێت زوو تێر بن خورما یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی لە جیاتی ژەمە خواردنێک بەکاری بێنن و بە تایبەت بەیانیان ئەگەر بێت و لەگەڵ گوێزا بخورێ یاخود لەگەڵ شیرە بخورێ بە یەقینەوە ژەمێکی کاملی سێژەمی کاملی ئەو ڕۆژەت بۆ پڕکاتەوە بە خواردنی یەک ژەم هەر بۆشە پێغەمبەریان صلی الله علیه و سلم فەرمێ خورما لە هەر ماڵێکە هەبوو برسێتی ڕووی تێ ناکە کەواتە تۆ بە خواردنی یەک دەنێک خورما ڤیتامین و کانزا و پرۆتین و ڕیشاڵەکانی ئەو ڕۆژەت بەدەستێناوە کە بۆ جسم هەیە یەکێک لە مهمی ڕێژەی کانزا و ڤیتامینەکان کە لە خورمایە وجودی هەیە تابەن توێژینەوەکان ئەمانەیان سەلمانوە ئەڵێ وەکو جسمی خۆمان بە چۆن ڕۆژانە من جسمم بەرهەمی یێنێ کەسێکی ئاسایی لە خورماشە بە هەمان شێوەیە ئەگەڕاست هیچ میوەیە هیچ شتێکی دیکە هەیە بگاتەوە بەم هەموو سوودانی خورما نەخێر مەگە لە بەهەشتا هەبێت سوودەکان زۆرە فریان ناکەوین کاک هاوڕاست
بابەتێک هەیە ئێستا مۆدی نەخواردنی شەکرە مۆدیەوەی کەیتر هەموو ئۆشتانی شکریتە لە خۆمانی دوور بخێنەوە ئایا بەڕاستی شکرێک لە خورما هەیە ئەو نزیانمەندەکە ئێمە لی دوور بکەینەوەی تر بڵین بەکاری ناهێنین لەبەر ڕێژێکی زۆر شکرمان پێ بەخشێت خورما وەکوتمان چەند جۆرێکی هەیە باشە خورمامان هەیە شیلەدارە و بڵین زیاتر شیرینە تارترە بە کوردیەکەی بۆ کەسانی کە کێشەی شەکریان هەیە ڕێژەی شەکر لە خوێنیان نازۆرەتوان وشکەکەی بخۆن باشە و ئەو کەسانەشی کە هیچ کێشیان نیە و تەندروستن ئاساییە هەر جۆرێکی بخۆن ڕۆژانە 3 دەنێک تا 7 دەنێک لە 24 کاتژمێرەکە بخۆن ئاساییە باشە وە شەکری خورما تاکخانەیە لەش ئەتوانێ ئاسان هەڵی مژێ و هەر لە دەما لەگەڵ لیکە بە ڕێژەی لە 100 تا 40 بۆ 60 لەش مشیوێتی و مێشک سوودی لێ بینێ و بڵین ماسوولکەکان و جسمەتوانێت سوودی لێ ببینێ خودی مێشک بە شیرینی کارەکە یعنی شەکر یاخود شیرینی بەشێکە لەو زەروریاتی کە مرۆڤ پێویستی پێیەتی بەڵام شەکری سپینا کە ئەمڕۆ هەیە بە کوشندەترین مادەی خۆراکی ناسراوە باشە و بەشی خۆشی گرنگە ئەبێتە هۆی زیادبوونی کێش نەخێر لە کاتێکە ئەبێت لە دوای نان خواردن لەگەڵ چەند پێکاتێکە بخورێ مەسەلە من حەزەکەم لێرەوە بە ئەو هاوڵاتیانە بڵێم بە ئەو ئازیزانە بڵێم کە کێشیان لاوازە چۆن خورما بخۆن بۆ زیادبوونی کێشیان 3 دەنێک خورما لەگەڵ 1 هێلکەی کاڵ 1 مۆز کەمێک شیر لە عسارە بدرێت و تۆزێ بەفر یاخود سەواڵی تێ بکرێ هەموو ڕۆژێ 1 جار دوای نان خواردن بخورێ ئەمە هیچ توێژینەوەیکی لەسەر کراوە کە سوودی هەبێت ئەو کەسانی کە لە قاعەکانە یاخود لە بڵین یاریزانن بە بەردەوامی ئەم جۆرە پرۆتین بڵێ ئەم جۆرە پرۆتینە ئەخۆن ئەم مادەکان زایانە ئەخۆن ئەو کەسانی کە ڕۆژانە ئەمە ئەخۆن نەکشە و لە ڕۆژا بخورێ بۆی بتوانێت جوڵەی لەسەر کا زەربە بەرگورچیلت نەکەوێ هەرچەنە زۆر کەمە شتێکی لەو بابەتە کەواتە خواردنی 3 دەنێک خورما و مۆز و هێلکە لەگەڵ نەختێک شیر لە دوای نان خواردن یارمەتی زیادبوونی کێشی تۆ ئەدا ئەگەر لاوازی تۆ تێ کێشە زیاکە کانزاکان و نەقسی ڤیتامینەکان و بیەکان و ئەی و ئی و سی بۆ تۆ پڕ ئەکاتەوە ئەگەر بمانێ کێشمان زیاد نەکاتمان بیخۆین تۆ توانین لە جاتی ژەمە خۆراکێک خورما هەڵبژێری یارمەتی دەر ئەبێ بۆ ئەوی کە کێشت زیاد نەکات و هەستی تێربوونیشت زیاتر ئەکات زۆر باشترە لە نان و برنج حتمما بە تەکیدی ڕیشاڵی زۆرە هەبوونی ئەو ڕیشاڵی لە خورما بوونی هەیە یارمەتی دەر ئەبێ بۆ ئەوەی کە تۆ هەڵئاوسانی ورگت نەبێ بۆ ئەوی کە تووشی قەبزی نەبی بۆی هەرسد ئاسان بێ و هەستی تێربوونیشە زیادکە باشە ڕێژەکەی چەند بخورێ لە ڕۆژەکە باشە بۆ چەند دەنێک خورما یان بە پێی خورماکە دیاری کراوە بوون ئەوە سەری کە ئێستا عادەتەن ئێمە بە پێی شەرع قسەکەین کە ئەبێت تاک بێ ئەمە شەرع ئەومان پێڵێ من ناتوانم بڵێم زانست ئەمڕۆ سەلمانوێتی هەرچیەک سەلمانوێتی لەشی ساخ بێ بۆ خۆی من بە شەرع قسەت لەگەڵەکەم ئەمڕۆ شەرع پێمانەڵێ با تاک بێ 1 یا 3 یا 5 یا 7 ئەمە وەکوین بەڵام ئیتر تۆ برسیت و جوڵەیەکی زۆر زۆرت کردووە و ئەو ڕۆژە ئیشە تێ مەسەڵەن کرێکارە خورما و ڕۆنێگە خوا حتمما لە 7 دەنێک دەرچووە وەنیە بۆ حاڵەتێکی تاک لە تەمەەن تا جارێت دوان سیان خورما و ڕۆنێگە خۆی ئاساییە یاخود بەڵام بەگشتی تۆبێ دەنکی خورماکە لابێ باسی سوودی دەنکەکەشیەکەین دوایی دەنکەکەشی بێ حیکمت نییە دەنکی خورماکە لابێ گوێز بکەیتە ناو خورماکەەوە بیخۆی ئەمە پرۆتین و وزە و تاقەیەکی زۆر تایاتێ لەشە گەرمەکاتەوە یاخود بستە و بایان تێکەڵی بکرێ یارمەتی دابەزاندنی چاورێ زیان بەخشەکانەیە و یارمەتی تەنزیمبوونی لێدانی دڵەیە ئەمانە زۆر زۆر مهمە خواردنی بۆ شتێوەیە و ئەو کەسانی کە کێشەی هەر مەعیدەیان هەیە ئەتوانێت توێکڵی هەناری هاڕاو بکاتە ناو دەنکە خورماوە پێشە بە نان خواردنەکان بیخوا یارمەتی چالاکبوون و هەرسی گەدەی ئەیات لەو ئەو بەکتریایی هەیەی یاخود ئەو ساردبوونەوەی گەدا ئەیپارێزێت زۆر ڕۆژەکە ڕاست ئەو سوودە گەورانە لەگەڵ خواردنی چای لە ناوە چێ ئەگەر لە ناوەی کە زۆر شینە کەمتر ئەخورێیانی بەردەوام سێریکە خۆی چا مادەیەک لە ناو ئەوبا کە زۆر کەم و تەنکە لە خواردنەکەیە مەسەلەن
من چەند جاری کە ئەم شتم باس کردو کاتێک کە تۆڵی ئاسن لە ناو ئەبات ڕاستە ئایرۆن ئاسنێک لە ناو ئەبات کە لە میوەیە هەیە خەفیفە لە گۆشتێکە هەیە بەهێزە لە ناوی نابە لە ناویشی بەرێەوە مەسەلەن لە 5 بەشێکی لە ناو برد تێگیت لە خوورماکەشە بە هەمان شێوەیە ئەو کانزانە ئەو ڤیتامینانی کە ڕێژەکەی کەمە ڕەنگە چاکە تەسیری تێکا نایی بەرێ بەڵام ڕێژە زۆرەکان بە تاکید دۆ خۆی نەمێنێتەوە زۆری نێمێنێتەوە کاتە ئاسایی ئەگەر ڕێژێکی کەمی لەگەڵا بخۆرێ چا هەر زۆر تەبیعیە چایەکی احتیادی ڕوون زۆر خەزنا هەر خراپە خۆی خەستەکە بەس چایەکی احتیادی ئیترەوەی کە لە بینی کوردستانی خۆمان و ئێرانە لەو بینەیە چایەک بخورێتەوە لەگەڵ دووسێ دەنە خورما عەرەب خۆی لەگەڵ قاوەیە زۆر بەکاری ئەهێنێ و لە نێوان هەر قوم بۆ قومێکە خورماکە گازێکی لێگرێت و ئەیخوا ڕاست من بە تەسەوری خۆمان لی نازان بەزەستەکەم بۆ خانمانی دوگانی زۆر باش بێ خورما بە تەکیدی ئەگەر خانمێک دووگیان بێ بە تایبەت چوارمانگی سەرەتای تێپەڕ کرده بێ یارمەتی دەرەبێ بۆ پڕکردنەوەی ڤیتامینەکانی ئەو مناڵەکە هیچ نەقسێکی دەرونی مێشکی زۆر شت نەخواان ئەو خانمانەی کە تووشی قاجێشە و پشتێشا بن بەسەرسکەوە و ئەو خانمانی کە ئەیانەوێ منداڵەکەیان بە ئاسانی و بە تەبیعی لەدایک بێ پێویستە 2-3 هەفتەی کۆتایی خورما زۆر بخۆ زۆر کاریگەری ئەبێ و خودی خورماکە پێش حملەکە کاریگەریە لەسەر دروستبوونی حمل بۆ ئەو کەسانی کە کێشەی منداڵ نەبوونیان هەیە بەردەوام بن لە خواردنی خورما و دەنکی خورماکە کەوتمان باسی سوودەکانیەکەین دوو سوودی زۆر کاریگەریت پێ ئەڵێم کە ئەتوانی لە دەنکی خورمایە بەدی بکەیت ئەو کەسانی کە کێشەی یوریا و کرێاتینین گورچیلیان هەیە توان سوودی لێ ببینن یاخود میزە چرکە و ئەو بەڕێزانی ئەو پیاوانەی کێشەی عوقمیان هەیە کێشە لە سپێرمیانە هەیە چالاکی تۆکانیان کەمە توانای منداڵ بوونیان کەمە و تا ڕادەیەک هۆرمۆنی تێسترۆنیان کەمە بە هاڕاوەی دەنکی خورما و یاخود ئەو پێکاتەی کە لە خورمایە هەیە پێ ئەوتە تەڵعێ نەخل ئەتوانێت 100% بی پێکێت و چارەسەری بێت بۆ ئەو کەسانی کە کێشەی منداڵ نەبوونیان هەیە و بە تایبەت لە پیاوانە و یارمەتیدەری بەهێزبوونی جنسیشە خودی خورماکە من لە ماوەی ڕابردووە مادەیەکم بۆ هاتەبوو پێی ئەوترا ئەسەلە تەمر دۆشاو نەبوو جا خورما چەند شتی لێ دروستەکرێ سرکەی لێ دروستەکرێ دۆشاو چیوچی ئەسەلە تەمر مەبەستی لە تازە پێگەشتنی ئەو خورمایە کەشی لێگەیاتەوە باشە من ئەمەم بەکار هێناوە بۆ کێشەی منداڵ نەبوون لە 100% لە هەنگوین باشتر کاری کردووە یعنی زۆر ئیسفادەی لێ کراوە و هەر دەنکەکەشی بەکارهێنرێتەوە جارکەی بۆ چاندن و بۆ ڕوانەوە باشە کاکاوڕاز ئێمە باسیەوەمان کرد هەندێک خورما هەن جیاوازن بنمونە خورمای عجوۆمان هەیە هەم پیرۆزیش ینی زۆر لە ئاین ئیسلاما گرنگی پێدراوە ئەتوانی کەمێک باسی تایبەتمەندی خورمای عجوۆمان بۆ بکەیت خورمای عجوە تەنها لە هەڵگرتنی ڤیتامینەکانە جیاوازی هەیە لەگەڵ خورماکانی هەیە کە مەسەرەن بۆ نمونە ئەگەر باسی ئاسنکەین ڕێژەی ئەگەر لە خورمایەکی ترا بەڕێژ لە 100 ملیگرانە لە 112 بێ لە خورمای عجوایە ئاگاتە 24 باشە یاخود ڤیتامین سی یا بیەکان یا ڤیتامین ئی و ڤیتامین کەی و بەو شێوازە وە خورمای عجوە نەوشکە کە نا زۆر تەڕاها قەسپ و ئەو نۆعیتری پێڵێن یعنی لە نێوان خورماکانە وەجگە لەوەش کە خی گەورە تایبەتمەندی خۆی پێیاوە و کە پێغەمبەرگیان سەڵڵاهو عەلەیهی وسەلەم باسی کردووە لە ڕوانگە هەندێک شتێ خۆتان لای بەڕێستان معلومە کە لە شەرعا ونە ڕەنگە ئێمە ڕۆژانە یاخود ساڵانە توێژینەوەکان بخوێنینەوە کە باسی سوودێکی تریەکە ئێمە بڵین ئەمە بۆیە گرنگی پێدراوە بەڵام بەگشتی تایبەتمەندیەکەی کە خی گەورە بە خورمای عەجوەی بەخشیەوە علمەکە لای خۆی زۆر جار دەزانین لەم سەردەمی ئێستامادا بۆی دەستکاریکردنی جیناتی میوە ئەو شتانە ئەنی کوالەتیەکەی زۆر جار ئەوە بێ بۆ خورما ئەمەش ممکنە زەحمەتە ئازانی بۆ خورما بە نێر و مێنە بێ پێناگە خورما لە گەرمی زۆرانە بێ پێناگە و ئەبێ خاکەکەشی بە جۆرێک بێ ئەمڕۆ ئاودا سبینێ چەند ملیمێکی بەتەواتی وشک بێتەوە تا ئەو ئاوەی ون بێ بڕوە
یعنی چۆن بڵێ لمێگە ها ئاویتەیەکەی زۆر زوو داچێ ئەبێ و تایبەتمەندی هەبێ وە خورمان لە کاتی خۆیان واتە سەرەتای بەهارە ئەگەر نێرە نەپرژێنی بە سەرمێکەیە ئەو دەنکە هەڵاڵەیەی کە هەیەی نەچێتە ناو گوڵەکانی خۆیەوە و یەک نەکرێ و نەپیتێ ئەویش بە ئەمری خوا ئەم خورمایە پێ ناگات بۆیە لە ناوچەکانی ئێمە شاکەمترن بە تاکید ئەگەر تۆ بتێ لە ناوچەیەکی مەسەلەن وەکو کوردستان بیڕوێنی پێویستە لە گۆزەیەکی قوڕینی گەورەیە بێ لە زستانی سەختە هاتوچۆی پێ بکەیت چونکە گەرمی زۆری ئەوێ و ئاوی باشی شێوێ و نەبێ ئاوی نەوێ خورما ئاوێکی باشی ئەوێت و ئەبێ گەرمیەکی زۆریش لێی با و خۆریش بەردەوام بەریکەوێ نابێت لە شوێنێکا داینەی سێبەر و نسرم بێ ڕاست ڕۆژلانەی خورمانی کە وشکن ئاویان زۆر نێوایە پەیوەندی بەوە نییە پەیوەندی بەوە نییە تەنها مجەڕەت پەیوەندی بە جۆری خورماکەوەیە و جیناتی خورماکە خۆی لە ئەزەڵەوە چۆن بووە و چۆنیش بزانین ئێمە ئەم خورمایە پێگەیشتووە کاتێک کە تۆ دەست ئەبەی بۆ لێکردنەوەی خورماکە ئەوەلەن ئەبێ زۆر زۆر ئاسان لێبێتەوە حتاڵێ ئەگەر هێشوەکەت لێ کردەوە زەختێکی زۆری ویست بۆی کەها هەست بکەی دارەکە ئەزوڵێنی ئەوە کەواتە تۆ ئەم خورمایە پێ نەگەیشتۆ چونکە ڕەنگە من و تۆ نەتوانین بچینە باخێکی خورماوە بیناسینەوە کە ئەمە کام جۆرێتی بە تاکیدی وا بزانین خورمایەکی وشکە یا زەرد و ڕقەها هەمانە جۆرمان زۆرە ئەمە یەکێکە لە جۆرە ئەڵێ دوای لێبوونەوە وردۆ دە پێگادیان زەردە و بێتەوە بە قاوەیە خۆی زۆربەی میوەکان و حاڵەتەیان هەیە زۆربەی مۆزی شەروایە من خۆم باوکم کە لە لادەیە مەسەلەن هەنار هەبوو بە سەوزی لە پلاسکۆیەکی تەختەیە بڵین ئەو بڵین گەڵا و هینی خستۆتە دەوروبەر بۆ وەرزێکی تر هەڵی گرتووە ئێستاش بە خۆشحاڵی و زۆربەی ئەو باخەوان و ئەو ئازیزانەمان کە هەن لە سۆشیال میدیا باسی لێواکەن لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تر شتیان هەڵگرتووە چۆن هەڵیەگرێت زۆر جار مەرج نییە تەواو پێگەیشت بێتەوە هەڵیگری شتێکی کەمی ماوە بۆ پێگەیشتن هەڵی ئەگریت کاکاڕات ئێستا خانمان بەگشتی و لە شیرینی خانەکە ئیشا لە ناو شیرینیە بەکاری ئەهێنن ئەمەیان چۆنە لە بەهاکی کەمەکاتەوە نا لە بەهاکە زۆر جار تۆ ئەبێ لە ڕۆنی شابی برژێنین تۆزە ئەنجاویکەیتە ناو شیرینێکە بەهای خورماکە کەم نابێتەوە ئەمەیان مۆزوعەکە با ڕایگرینێ بەڵام کە تۆ لە شیرینیا دروستێکی شیرینەکان بە هاویر دروست دەکرێت ئەگەر من کێشەی شەکرەم هەبێ کێشەی قەڵەوبوونم هەبێ خودی هەویرەکە زەرەرم لێیە ڕاستە سوودم لە خورماکە بینیوە بەڵام دوو هێندەی سوودی خورماکە زیانم بە بۆنەی هەویرەکەەوە پێگەیشتووە زیانم بە بۆنەی ڕۆنەکەەوە پێگەیشتووە کە داغڵی ئەو هەویرە شیرینە دەستکرد دەکراوە شێوازی خراپبوونی خورما شێوازەکەی خراپبوون چێسە بۆ منە هەنێ خورما ئەکێتەوە ناوەکەی هەستەکەی خراپ بووە هەمانە بۆن ئەکات خورما لە شوێنی زۆر گەرما بێ و هەموو میوەیەک ئەم سیفاتە لە خۆ ئەگرێ بە تەڕبوونی و مانەوەی لە شوێنی گەرما تێک ئەچێ بۆ هەندێک بەکتریا هەیە لە ئاوابوونی هەیە بەرکەوتنی لەگەڵ ئەم میوەی و مانەوەی لەسەری و لەگەڵ کەش و هەوای دەوروبەرە هەندێک جار کە ڕوو دروستەکە مشەخۆرەکان ئەمێنێتەوە لەسەری بەم شێوەیە تێکچوونی خورما یاخود بۆ گەنبوونی یان میوەیەکی تر دروستە بێت زۆر سپاس دەکەین کاکا ڕاست سپاس کە دەرفەتت بێ بەخشی شتێکی دیکە ما باسیکەین لەشتان ساغ بێ من لێرەوە پێم خۆشە بە خوشک و برایانە بڵێم کە گرفتیان هەیە لە منداڵ نەبوونە قەت خورما لە بیر نەکەن نە بە سرکەکەی هەم پیاوانی شووە ئافرەتانی هەم خانمان هەم پیاوان سرکەی خورما دۆشاوی خورما خودی خورماکە ناوکی خورماکە کاریگەریەکی زۆر زۆر باشی هەیە بۆ دروستبوونی منداڵ نەبوون بۆ کێشەکانی منداڵ نەبوون و دروستبوونی منداڵ و کۆرپەلە لە سکی خانماندا لەبەرەوە ئەو هاوڕێ لە کیس خۆیان نێن و لەژێر چاودێری کەسانی شارەزای بەکاری بێنن زۆر سپاس دەکەین دووبارە دەستە خۆش بێ کاکا ڕاستقادر ئەو تەبێژی کۆمەڵی ڕۆژناسانی کوردستان یا خۆ بەخێر بێ مادوونە بەشتان ساغ و خۆش سەلامتان